بله تماشوان هجال برامه در باسی تورک روجباش ببن سارة تورا مجمع بحثا در کرنا گوارک بجبو سرخابونا کردستان جالی چند جوانان و هاتیه درخستن نها ایدی لسوران هاتیه درخستن میوانه که ما تایبت هیا ایدی سرنوستری وی گواری بخوای میوانه ما با لسوران و لگل ما با او جی هجار حکیم عزیز یکی هجار روجات باش با روش باش سپیده باش سلاو ریز جبوی و گلک سپاس جبوی در فتیک و جبو من چکر گلک خیراتی سر جوادی که هجار دست بگی اگرم بحثا هزرا درخستنا ایدی گواره که به وی رنگیش بو سر خابونا کردستان هزرا وجه چهات یا کرم بگم بله دما کومدید لهرما کردستان کار و خبات بردوام دمشن و بردوام جبوی به چنده کو هرما کردستان برف و آرمانجی و بچه کو به صدان سال کرد و سرکرداتی سیاسی کردستان خبات پیخمت و چنده داده که ما به فرضانی کو مازنترین دیاری پیشکشی سرخوابون هرما کردستان بکن کو اوجی دری خستنا هفته نامه که به روپلا هشت روپله کو دو روپله نوی و به رنگی آنجی ملوان در بکن و لسوران ما وک چهار گنجن خوابش من لسر ارک خوا افکار دست بکر و سپاس جبو کسیم کو آلیکاری من بون وک بحث کرده و چهار روزنامه فان لسوران کو شان من کو ام بشن و پروسیان به کاری سر بخیر. بله اگر بین سر وردکاری گوارکا چی لخوگری بابتکانی چیه که بابتی تدا نوسیه تنها تایبت با چهار گنجه؟ مامۆستاوی راستی به ڕۆژنامەکان بە شێوەیەک دابەشکراون کە هەر وەکو ڕۆژنامەکانی دیکەی هەرێمی کوردستان کە ڕۆژانەیان هەفتانە دەدەشن بڵین لاپەڕی یەکەم هەواڵە سەرکیەکانە لاپەڕی دوو پێکاتووە لە چەند هەواڵێکی سیاسی لاپەڕە سێ پێکاتووە لە بیرۆڕاوە لاپەڕە چوار بیرۆ بۆ چوون و هەروەها ئەدەب و شارکە هەمویان تایبەتن ناوەڕگەکەیان تایبەتن بە پرسی سربەخۆیی و ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستاندا و هەروەها لاپەڕی کۆتاییش پێکاتووە لە وێنەی چەند منداڵێک کە ئارمانج لە دانانی وێنەی ئەم منداڵانە بۆوەیە کە ئایندە بۆ ئەوانە بۆیە ئێمە خەباتەکەین بۆ ئەوەی ئەوان لە داهاتوودا ئاسوودە بنووە بەرەو ئەو دەستکەوتە گەورەیە بچن کە سەرکردایەتی سیاسی کورد بە سەدان ساڵە وەکو باسم کرد خەبات و ئارمانجی بۆ دەکات. بەڵێ کاک هەژار هەمیشە وترێت گەنج ئیتر بەهێزترین با بڵێن چینی ناو کۆمەڵە یان توێژە ئێوە پێتان وایە مە دەرفەتێک بێ بۆی کە گەنجان بتوانن لە ڕووی سیاسی و ڕۆشنبیریەوە بەشداری کارایان هەبێ بە تایبەت لە ڕووداوە گرنگەکاندا؟ بەڵێ هەڵبەت وەکو دەگوترێت گەنج پێویستە گەنجینیەکی گەورە بۆ گەلەکەی بۆ ملێتەکەی دروست بکە لەوانەیە من سبەی لێرە نەمێنم یان لە ژیاندا نەمێنم بەڵام ئەو گەنجینەیە کە بۆ نەوەی داهاتوو دروستمان کردووە باوەڕتان هەبێ ئاسارێکە کە بە هیچ شێوێک ناگۆڕێتەوە ئێمە ڕۆژنامەنووسان دەتوانین مێژوو بنووسینەوە وەکو مێژوو نووسانی شان بەشانی مێژوو نووسانی هەرێمی کوردستان ڕۆژنامەنووس دەتوانێت گەلێک شت بگۆڕێ دەتوانێت ئایندە بنەخشێنێ دەتوانێت شتێک بکات کە زەحمەت کەسانی تر بتوانن بیکەن کەواتە نووسینەوەی مێژوو ئەرکێکی زۆر قورسە و ئەرکێکی زۆر پیرۆزە لە هەمان کاتدا بەڵام دوای ئەو هەموو ماندووبوونە کە بەرهەمی ڕۆژنامەکان بینی ژمارە سفری ڕۆژنامەکان بینی هەستم کرد کە ئەرکێکی زۆر گەورە لە سەرشانی ئەمەی ڕۆژنامەنووسانە بۆیە بڕیارماندا و بەڵێنیش دەدەین تا بتوانین تا ئەو کاتێک کە پاڵپشتی دروست دەبێت زیاتریش ئێمە بتوانین لە داهاتوودا ئەوە کە ئارمانج و بیرۆکەی منە من بتوانم دەستگایەکی ڕۆشنبیری بە ناوی سربەخۆی دابنێم چونکە سربەخۆیی بەهاترین و باڵاترین دەستکەوتە لە بۆ هەرگەلێک. بله کاک هەژار هەگەرم بەحسا ئیدی دەرخستنەوە بکەن تا بەحسی کرد هەر هەفتی جارێکە دەردەکەوە
اف گوار به برانبر ته بلاف کردن لسر خلکی ام هگر بحثایی که بکن یعنی ایدی برانبر و کی هیام بجن هگر تشتکی رمزی جون وردگرین پشوازی کردن خلکی هگر ته بحثایی کی جیب که پشوازی کردن خلکی جرا چال بله بله در خستنا روزنامه مال سر نویساندیه بهای و 500 دینارن ده تنها جبوه چنده کو بله اف روپلا یکم یا هفته نامه مال سر نویساندیه 500 لی ما به شوی که خورای سر خلکی دادا باش کریه تنها جبوه بجن رمزه که و پێشوازی کردنەوێژی بباوەریە من gelek baş bû me di rojekê da weşandkiyanê me belav kir ku sal roja da mezranê partiyeka mezin bû li Herêma Kurdistanê nek bi nefeseka hizbî lê dibêjim ku belavkirina vê rojnameyê li roja 16 ab peyameka gelek pîroz bû û hediyek wek bêjin diyariyeka mezin bû ji bo wê partiyê û bo hêzên diyên siyasî li Herêma Kurdistanê کاک هەژار ئەوە تەنها لە شێوەی با بڵێن ڕۆژنامەدا یان گۆڤاریش بە هەمان شێوە بەڵێ بێگومان وەکو جەنابیشتان ئاگادارن کە پێناسەی ڕۆژنامە جیاوازە لەگەڵ گۆڤار چونکە ئەگەر هەر لاپەڕێک لە ناو بەرگێک دێ ئەمە پێ دەگوترێت گۆڤار بەڵام ئەمە هەفتەنامەیەکی سیاسی نەتەوەییە و لەو باوەڕدام کە هیچ ڕۆژنامەیەک لە کوردستان نییە کە ناوی نەتەوەی لەسەر بێ بۆیە ئارمانجی ئێمە سربەخۆیی نەتەوەییە کار دەکەین پێخەمەت بەدەستهێنانی مافە نەتەوەییەکان سیاسی نەتەوەیی پەیامێکی زۆر گرینگە ناوەڕۆکەکەش هەروەکو باسم کرد هەروەکو ناوەڕۆکی ڕۆژنامەکانی دیکەیە لە هەرێمی کوردستاندا کاک هەژار ئەو ڕۆژنامەیە یان ئەو هەفتەنامەیە تەنها بە شێوەیەکی کاتی تاوەکو ئەنجامدانی ڕیفراندۆم بەردەوامە بێ یاخود دەتانەوێت لە داهاتوش بە هەمان شێوە بەردەوامی بە کارەکەتان بن ئەمە پرسیارێکی بەردەوامە لە ڕۆژی یەکەمەوە کە دەستمان بەو کارە کردووە تاوەکو ئێستا بەردەوام باس لەوە دەکرێت کە ئەمە تەنها پەیوەندی بە ڕیفراندۆمەوە هەیە بە بڕوای من و ئەوەندەی کە لە توانامدا بێ لە دوای ڕێفراندۆمیش بەردەوام دەبن چونکە سربەخۆیی تەنها بۆ دەوڵەتبوون نییە سربەخۆی بۆ کەسێکە سربەخۆی بۆ بوارێکە سربەخۆی بۆ پیشەیەکە ئیدی سربەخۆی زۆر شتی تر دەگرێتەوە بەڵام ئارمانج ئەو سربەخۆییە کە ملەتی پێوەگرێتەوەیە بابلین هەفتەنامەکە بە ناونیشانی سربەخۆیی و هەر جارە و بابەت و بابلین ڕووداوێک لە خۆی بگرێت نەک تەنها لەسەر پرسی سربەخۆی وڵاتدا بمێنێتەوە بەڵێ بۆ نمونە سربەخۆی لە بواری پیشەدا ئەو پیشەیەکە خزمەت بەو سربەخۆیە دەکا کە لای گەلێک بە بەهادارە سربەخۆیی بۆ نمونە لە بواری وزە کە بۆ سربەخۆی هەرێمی کوردستان و دەوڵەتی کوردستان گەلێک گرنگە کۆڵەکێکی زۆر گرنگە کەواتە ئێمە گرنگی دەدەین بە هەموو بوارەکان بواری سەربازی بواری ئابووری دیبلۆماسی و ئەدەب و شەعر سیاست بەگشتی لە هەموو بوارەکاندا بەێ کاک هەژار تا بەحسی کرد ئیدی چەند گەنجن بڤەیەکی من ڕابوونە ئیدی هەگەرم بەحسە ئالیکاری بگرن ئالێکی ئالیکاریەوە دکە ئەن ئیدی تەنێ لەسەر حسابی خەوەیەکی چاپ دکن و بڵاو دکن وێ هەفتەن ئەمای مامۆستا وەک من بەحس کرد ئەف نەک منەتەکە ئەم بەسەر گەلێ خوادا بکەن نە منەتەکە لەسەر خەلکێ دن یان هێز و پارتیەکە سیاسیدا بکەن ئەف ئەرکێمەیە و هەتا vê gavê jî çi kesekê çi aliyekê amadeya xwe nîşan nedayê ji bo ku alîkariya me bike bû ku layinê maddî kesên ku wekû layinê menewî alîkariya me kirî em gelek spasiya wan dikin û ew em han dane ku gotine hûn kar bikin em ê wek menewî piştavaniya we bikin بۆ نمونە کاک عەلی عەونی gelek ez handam ji bo wê çendê lê wekû layinê maddî heta vê gavê çi
وەکو بێژن لاینێکی مادی نەهاتی دەرکەتن بەڵێ بەهێوی هەر سەرکەفتن زێتر ئەس خۆدی امتیازێمە و لەسەر ئەرکی خۆشی منەوە بەڵێ بێویە gelek spas lê ev min tegnîne ez li ser Balê, çekê da bikim. بەڵێ gelek spas bêvî her serkeftinê dikarê we de sernûserê dî heftenameya ku taybet e ji bo serbixweya Kurdistanê hatiye derxistin Hejar Hekîm Ezî li gel me bû li soran gelek spas û beşdarîkirina te. Ez yek tiştê behs bikim eger derfet hevê kerem bike. gelek spas. Danîna fotoyê kekşivan perwer hunermendê bernasê Kurd ji bo wê çendiyê ku kekşivan perwer xebatkarekî gelek yani hemû jiyana xwe pêxeme serbixwe bûn Herêma Kurdistanê da terxan kiriye yanî ya mafê Kurdan giştî û navê kurê xwe jî kiriye serxwe bûn her bi wê armancek û wan helgirtî. û cenabê Kak Mesrûr Barzanî jî yek ji wan genc û xurtên Herêma Kurdistanê ku berdewam کاکەژار سپاس بۆ تۆ لە سۆرانەوە میوانمان بووی لەبەر کاتی بەرنامەکە و میوانی دیکەشمانەیە زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس بۆ ئامادەبوون. بەڵێ gelek spas.